لا تاکە کەناڵی ئەهلی بێلایەن NRT سڵاوی محەمەدوویتان لێبێ. لە کاتی هاوپەیمانی بەستن لەگەڵ یەکتدا حیزبە کوردەکان بەم شێوەیە دەکەونە بەشکردنی هەموو شتێک لە نێو خۆیان. لە دەرگای حەوشە هەتاک و سەربان دای بنێ بۆ من سەرپاک هۆدەکان، ئەمما لە سەربان هەتاک و ئاسمان هەمووی بۆ تۆ بێ کەسر و نوقسان. لە کاتی شەڕیشدا هیچ مانایەکی مرۆڤایەتی و کوردایەتی ناهێڵنەوە لە نێو خۆیاندا وەک شەڕی ناوخۆی یەکێتی و پارتی. ئایا حیزبەکان لە کوردستان لە مانای هاوپەیمانی و پەیمانی استراتیژی دەگەن یان ڕێکەوتنامەی استراتیژی لای ئەوان بە مانای دابەشکردنی زەوی و ئاسمان و تەنانەت پرزگەی وەزارەتەکانیش بوو وەک پێشتر دیمان؟ ئایا ئەگەر بۆ نمونە یەکێتی و پارتی وەربگرین، ڕێکەوتنامەی استراتیژی نێوانیان زەمەن و کاتی ماوە یان ئێستا بە تەواوەتی کاڵ بۆتەوە؟ لە ئەگەری هەڵوەشانەوەی ئەم ڕێکەوتنامەیەی شەڕی ناوخۆ بەرۆکی هاوڵاتیان دەگرێت، چونکە ئەوان کۆتایی هێنان بە شەڕی ناوخۆ بە دەستکەوت بە میلەتەکە دەفرۆشنەوە. نووسەرێک وا دەڵێ بۆ حیزبەکان یان دژ و نەیار و دوژمنی یەکەن یان دۆست و تەبا و دیفاع لە یەکتری دەکەن. ئایا ئەم سیاسەتکردنە ڕاستە یان تێنەگەیشتنە لە هاوپەیمانی و پەیوەندی سیاسی؟ ڕێکەوتنامەی استراتیژی یەکێتی و پارتی لە ئێستادا کاڵ بۆدەوە یان هەر تۆخە و تۆختریان کردوتەوە؟ ئەگەر تۆخە، شەنگال فرۆشرا، جەلەولایان پێ ناگیرێ، پارتی ڕێگرێ لە ناردنی هێز بۆ کۆبانی، یەکێتی مزایەدە دەکا، مەخمور هێزی یەکێتی گرتی، نەخێر هێزێکی پارتی. ئەمانە کەمێکن لەو قسانەی بەرامبەر یەک لەم چەند ڕۆژە و لەم چەند ماوەی پێشوودا وتویانە. بۆ حیزبەکان سیاسەتی ئاسایی ناکەن، نەبرا بەش بن و بانگەشە بۆ یەک بکەن، نەدوش بن و ئاگری شەڕ لە نێوانیاندا کڵپە بسێنێ. ئاراستەیەک لای وایە ڕێکەوتنامەی استراتیژی قۆناغی مەزنی کوردایەتیە. پارتی هەمیشە پابەندە بەم ڕێکەوتنامەیەوە، چونکە لە بەرژەوەندی نەتەوەی کووردە یەکێتی مزایەدە دەکا. کادرێکی پارتی وا دەڵێ یەکێتی دەیەوێ پارتی بەس ئەو بناسێت، شکستەکانی خۆی دەدا بەسەر لایەنەکانی تردا. کادرێکی تری پارتی وا دەڵێت. بەڵام ئاراستەیەکی تر لای وایە زمانی ڕێکەوتنامەی استراتیژی و دووقۆڵی بەسەر چوو. پارتی هەموو حیزبەکان وەک برا بچووک سەیر دەکا. کادرێکی پێشکەوتوی یەکێتی وا دەڵێ بەڵێ شەڕی ناوخۆ تەواو بوو، بەڵام ڕێکەوتنامەی استراتیژی زیانی بە یەکێتی گەیان. هاوپەیمانی استراتیژی یەکێتی و پارتی وەک نمونەیەک بۆ هاوپەیمانی سیاسی چۆن بخوێنینەوە؟ عەتا سەراوی ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لەم بەرنامەیەدا ئامادەیە نووسیوێتی هەرگیز هیچ ڕێکەوتنامەی هێزە سیاسی کوردی و کوردستانیەکان خۆڕەسک نەبوون و نەشمان توانیوە لە ڕێکەوتنامەکان لە بەرژەوەندی تەسکی حیزبایەتی دەربێنی. لە بەرامبەردا کاوێز مەلا پەروێز، کادری پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان، نووسیوێتی یەکڕیزی کوردستانی تەعبیرە لە یەکڕیزی یەکێتی ناو یەکێتی. دیالۆگێکی گەرم لە نێوان عەتا سەراوی ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان و کاوێز مەلا پەروێز، کادری پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان. سوپاسانەکەی. سەرەتا کاکازەگەر و پرسیار لە بەڕێز بکەم، چێت تۆی کردووە بە مەحامی یەکێتی؟ ڕێکەوتنامەیەکتان هەبوو لە نێوان خۆتانە، یەکێتی و پارتی بۆ کۆتاییهێنان بە شەڕی ناوخۆی و بە دەستکەوتیش بە میلەتەکەتان فرۆشتەوە. چێت تۆی کردووە بە مەحامی لەم کاتێکاڵی یەکڕیزی کوردستان تەعبیرە لە یەکڕیزی یەکێتی ناویەکێتی، کەواتە کە یەکێتی ناویەکێتی یەکڕیز نەبێ یەکڕیزی کوردستانیش یەکڕیز نییە. وەڵام بۆ تێبینیەوە ئەو قسانەوە. سپاس ڕێزم بۆ بینەرانی عەزیزە. من پێشەکی تەمان وا تێگەیشتم کڕۆکی بەرنامەکە لەسەر یەکڕیزی کووردە، بۆی هەر لەو چوارچێوەیە سرنجەکانم لەسەرەوە چڕ کردبووە کە یەکێتی نێویەکێتی کە ئەمە بەڕێز مام جەلالیش هەمیشە لە بۆنەوە یادەکانە لە مێژووی یەکێتی جەختی لێ دەکردەوە کە پاراستنی ئەو یەکێتیە ڕنگدانەوەی ئەجگار گەورەی هەیە بەسەر پاراستنی یەکڕیزی نێوماڵی کوردستانی کە ئێستا کە لە غیابی مام جەلال هەست بەوە دەکرێت کە ئەو یەکڕیزیە لە ئاستی پێویست نییە.
بۆیە فرەجەمسەری ناوێکیتی بووە بە هۆکارێکە ئێستا لە دۆخێکدا بین ئەوە خوێندنەوەی زۆر جیاواز بوو ئەم ڕەوشە بکرێ و مەترسی ترازانی ماڵی کوردی لێ بکەوێت. چۆن ئەمەی کە تۆ وت کادرێکی یەکێتی وا دەڵێ ئەمە بۆ ڕوژانی عەتف نییە، تۆ کادرێکی پارتی دنیای قسەتان بە یەکتری و لە ماوەی پێشوە مەڵێک کەی و گۆڤارەکان پڕە، ڕۆژنامەکان پڕە، تەلەڤیزیۆنەکان پڕە، هەر لەم شاشەیەوە دنیای کادری پێشکەوتوی پارتی یەکێتی لاستی بەرزە هێناوانە دنیای قسەیان کردووە. ئەمە چی یعنی ڕێزی ناوێتی پاراستنی لەنێو هەموو هێزە سیاسیەکان پانتایەکی فراوان هەیە بۆ ڕاداوەرانی ئازادی. هەر کادرێک لە چوارچەوەی ئەو ئازادی کە هەیە لە نێو ئەو حیزبانە دەتوانێت ڕێی خۆی بڵێ. باش ڕەخنەگردن بە مانای دەوڵەمەندکردنی پرۆسەکەیە بۆ شکاندن نییە. بەداخەوە هەندێک جار لە چوارچەوەیەوە هەندێک خەڵکی نامەسئولی نێو حیزبەکان لە نێو هەموو حیزبەکان دێن دەیانەوێت دۆخێک بۆ خەڵقێنن کە دەرئەنجام ئەمکەوەی یەکێتی یەک ڕیز نیە ئێستا بۆیە ئەم نایەک ڕیزیە ڕنگدانەوەی بۆ لەسەر نایەک ڕیزینەتەوەی. من پێم وایە 5 هێزی سەرەکی ئێستا لە کوردستان هەن، 4 هێزیان لە نێو خۆیان دەنی خاوەن بڕیاری مەرکەزی خۆیانن. یەکێتی ئەم گرفتەی لە ناو خۆی هەیە کە خاوەنی بڕیاری مەرکەزی نییە لە دوای نەخۆشکەوتنی بەڕێز مامجلال تەسیریە بۆ لەسەرەوەی کە ماڵی کوردی بەتاکید فرەجەمسەری لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستان کاریگەری هەیە. باش تا هەموو حیزبەکان 5 حیزبی سەرەکی هەن لە هەرێمی کوردستان کە خاوەن بڕیارن، کە خاوەن سەنگ و خاوەن کورسی پەرلەمانی. پرسیارەکە ئەوەیە یەکێتی بە حکمیەوەی مەرکەز نیەتایە تێکچوونی یەکڕیزی هەندێک جار کاریگەری هەیە لە یەکڕیزی ناوێکیتی کاریگەری هەبووە لەسەر تێکچوونی یەکڕیزی ماڵی کوردیش. سەرەتا سڵاو لە هەموو شەیدانی پێمرگە لە بەرەکانی شەڕ هەر لە مەندەلی تا کۆبانی سڵاو ڕێسەری ڕێز و نوازش و هەموو شەیدانی کوردستان دانوێنم و تەمە ناکەم کە ئێمە بتوانین هەر گرفتی هەر خلافی هەر کێشێکمان هەیە هەموو هێزە کوردستانیەکان توانین لە چوارچێوەی حیوارێکی هێوری دۆستانە بەسەر گرفتەکانمان ئازاڵ بین. سپاس بۆ کاکایس کە ئەوە دەخامخۆری یەکێتیە. ئێمە هەر کەسێک لەبەرەوەی یەکێتی نیشتمانی کوردستان حیزبی خەڵکە بەڕاستی حیزبی گروپ و پودەستە و تاقمێک نەبووە، لە سەرەتای دامەزانی و نیمچەبەرەیەک بووە، مینبەری جیاوازی تیا بووە. زۆر ئاسایە لای ئێمە هەر دۆستێ هەر کەسێک کە سەرنج و ڕاو تێبینی خۆی لەسەر ماڵی یەکێتی هەبێ. بەڵام بەڕاستی ئەگەر ئەویان بۆ ئەوە بێ کە وەزعی یەکێتی خاوەنی بڕیاری خۆی نییە، بەداخەوە ئەوە جگە لە قەناعەتمان جگە لە تەشیر جگە لە ئەوەی لێدانێکی لە ڕووی دۆسایەتی و لێدان بێ لە یەکێتی هیچی تر نییە. یەکێتی هەمیشە تەبا بووە، یەک ڕیز بووە، بەڵام خلافەکانیشی نەشاردوتەوە. ئێمە بە غیابی جەنابی مامجلال ڕەنگە هەندێک گرفتمان بۆ دروست بوو بێ. من ئەگەر ئیجازە بدەیت ئەوەی کە کاکایەت باسیەکە دیارە لەو ڕوانگەیە کە ئێمە بە ئەمری جەنابی مامجلال قیادەی یەکێتی نیشتمانی کوردستان کە ئیتفاقی هەردوو لا ئیتفاقی استراتیجی هەردوو لاوا بووە کە بەڕێز جەنابی کاک مەسعود سەرۆکی هەرێم و جەنابی مامجلال سەرۆک کۆمار بێ. بە غیابی جەنابی مامجلال هەمیشە کاک مەسعود برا گەورەی یەکێتیەکانی بێ و سەرپەرستی هەردوو کۆبوونەوەی مەکتەبی سیاسی. ئەگەر ئیجازە بدەیت مەبەستم لەوەی دیارە برادرانی پارتی لام براگەودەی کە هەموو کێشەکانی دەرە و ناوخۆی یەکێتیشمان بدۆتە خزمەتی کاک مەسعود سوء ئیستیفادەیان لەوە کردووە بەڕاستی بەوەی کە یەکێتی تەبانیە یەک ڕیز نییە. ئێمە باوەڕی تەواومان بەو برایەتی دۆسایەتی ئەوە بۆ کە کێشەی خۆمان لای کاک مەسعود وەکو سەرۆکی هەرێم وەکو مامجلالی مکەڕەر بۆ ئەمە جملەیەکە لە عەتاسەرایی وەرەگرم مەسعود بەرزانی مامجلالێکی مکەڕەرە بۆ یەکێتی. بەڵێ وابوو ئەی بۆ نابن بە پارتی وان نەبووە. ئێمە ویستمان ئەو بە غیابی جەنابی مامجلال بە ئەمری جەنابی مامجلال کە جەنابی کاک مەسعود سەرپەرستی هەردوو کۆبوونەوەکانی مەکتەبی سیاسی کرد، بەڵام بەداخەوە برادرانی پارتی سوء ئیستیفادەیان لەوە کرد. بۆچی؟ بەوەی کە پارتی حەزەکە یەکێتی کۆتایی پێبێنێت یەکێتی نەپارتی نە هیچ هێزێکی تر بەڕاستی بە حەز و هینی ئێمە 40 ساڵ تەجروبەی خەباتی شاخ و شارمانەیە ئەوەی نەکرێ بە یەکمان کرد پەنامان بۆ هەموو دوژمنێک برد بۆ ناوبردنی یەکتری ئەوە تەجروبەیەکە نابێ جارێکی تر بەڕاستی کەسمان بگەڕێنەوە بوو. بەڵام من بوورە بە غیابی جەنابی مامجلال بڵێ ڕەنگە هەندێک گرفت لە ناو یەکێتی هاتوێتە دەر، بەڵام ئەمە ئەوەیش بڵێن بە غیابی جەنابی مامجلال بۆ یەکەم جار بوو هەردوو ئەنجومەنی ناوەندی و سەرکردایەتی ئێمە پێکەوە کۆبووینەتەوە پێکەوە بڕیارمان داوە ئەنجومەنی سەرکردایەتی
بەڵام لە بڕیاری سیاسیمان لە هەڵوێستمان لەگەڵ پارتی لەگەڵ گۆڕان لەگەڵ عێراق لەگەڵ تورکیا لەگەڵ ئێرانی یەک استیفادەتان لەم غیابی مامجەلالە کردووە و لەمە کردووە کە ئەپڕا سەراوی ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی دەڵێ مەسعود بەرزانی سەرکردەی مکەڕەڕی یەکێتیە. ڕێزم سپاس بۆ کاکەتا من من پێم وانە من بە دەقیق پێچەوانەی ئەوە دەبینم وەکو چاودێرێکە چاودێری ئەو ڕۆژەکەم بە پێچوانەوە ئەوەی کە زۆر بۆ پارتی دیموکراتی کوردستان گرنگ بوو بەوازحی ئەم سیاستە لە پارتی دەبینی یەکریزینی و خۆی یەکێتی بەلای پارتیەوە زۆر گرنگە لە ئاستی سەرەوە لە خوارەوە بە هەموو شێوەکان پارتی هەوڵی ئەجگار گەوری داوە ئەمە ئەچێتی گیرفانی حیزب گرنگە ئەزانی پەیوەندی بە دۆخی سیاسی هەرێمی حەزاگەنشقافێکی لە ناوچێتی ئاڕووبا کاتی خۆشی پارتی نیگەران بوو لە جابوونەوەی هەڵڤەڵانەی کە گۆڕانیان دروست کرد ئەوە بەڵێ بە تاکید پارتی ئەوەی چەندێک نێوماڵی خۆی بەلاوە گرنگە بیپارێزێ یەک ڕیزبێ ئەوەندە بەقەت ئەوە بەلایەوە گرنگە نێوماڵی یەکێتی تەواو ڕێک بن چونکە کاریگەری زانی ئەم هێزە گەورانی کە کوردستان بەڕێوەدەمەناکە ماڵی یەکێتی ڕێک بێ من پێم وانە هیچ هێزێکی سیاسی حەزکە هیچ هێزێ لە خۆی باشتر بێ ئێمە حەزەکەین پارتی لە خۆڵامەوە تەمەناکەین ماڵی یەکێتی ڕێک بێ من سوپاسێکم ئێمە ڕێکین و دڵنیام کە ئەرکێکی نەتەوەی نیشتمانی ئێمە هاوکاری یەکتی بن هێزە کوردستانەکەن بەڵام هیچ هێزێکی سیاسی منطقیتیانی حەز بە ئەوە بکا کە هێزێکی سیاسی لە خۆی بەێستر و تۆڵام من نەمتوانی ئەو حوزە لای پارتی هەیە کە هێزەکانی تر لە پارتی باشتر بن تەمان پارتی هەوڵەدا زۆر باشتر پێی باش بەلایەوە گرنگە هەلومەرجی کوردستان تەماشا بکە تەماشای ئەم دۆخە بکە ئێستاکە کە مەترسیەکە نیگەرانەیەکی قول لە نێو خەڵکی کوردستانەیە پەیوەندی بە چیوە پەیوەندی بۆ ئاڕاستە جیهانی ناوێکیەوە هەیە هەواڵەوە چ بڕارێکتاندا ئێمە ڕێگر بین من هەندێک نمونەت لەسەر مەسەلەنەوەی عێراق لە ئاسی تورکیا لە ئاسی لەبەرەوە ئیجازە بە ئێمە قسەمان لەسەر ئیتفاقی استراتیجیە ئیجازە بە کێشەی ناوێکێتی هیچ هێزێ پێشێکێتی ناکەوێنە پارتی نە هیچ هێزێکی تر ئێمە قیادەیەکێتی بەشی ئەوە هەین قەواعیدێکێتی بەشی ئەوە هەین لە مەسئولیەتە من هیوادارم کاکەدا و هیچ بینەرێکی ئازیز بە ئینتیما بۆ یەکێتی نیگەران نەبێ ینی ئامانج بۆ من بۆ نییە کە هێزێکی محتەرەم و هێزێکی خەباتجەڕی وەکزانی ئەوە لە بەرنامە یەک دەدەقێت من نمونەت بۆ دەجرم ئەخنا پەیوەندی براکە ئەزانی هێزی من شانازی دەکەم بۆی کە بەڵێ بە شانازی ئەو باسی پارتیکە تو دەڵێ کاکی خۆ مەزانی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەتی هەرێم باشە سەرسوڕمان لەو سیاسەتە ئیعلامی کە هەیە کە ئێستاکە یەکێتی وەکو ئۆپۆسیزیۆن ڕەخنە لە حکوومەت دەگرێت کە جێگری سەرۆکی حکوومەت هەواڵێکی بەڕێزی یەکێتی نیشتیمانی کوردستان وەزیرەکان ئەوەندەی یەکێتی ئێستاکە بە تەرکیست ڕەخنە لە دامەزراوەکانی کوردستان نەگرێت لە ڕابردوش ئەرکی ئێمە ئێڤڵگیان من نوێنەرم نردوێتە حکوومەت خزمەتی خەڵکە کەم و کوڕی هەیە خۆ چەپڵی بۆ لێ نادەم ئەبێ پێی بڵێم تۆ کەم و کوڕیت هەیە تۆ نەتوانی نەڕایەتی یەکێتی بکەی یعنی بە بەشاری خۆشمانەوە جارێ ئەزگار زووە کە لە هەموو دنیا سەد ڕۆژ حکومەت دە ڕۆژی بەسەر نەبردو بوو ئێوە دەستان بە ڕەخنانەگرد بوو ئەزانی من پێم وایە ڕەخنەگرتن لە حکومەت ئەرکێم کاتێکی ئەو حیزبانەی کە نوێنەران لە حکومەت جارێ حکومەت هیچی دیار نەبوو کە تۆ زانی لە دامەزراوەکان جارێ هەندێک پرس و بابەت ئەوە سەرەتای حکومەت ئەم ڕەخنانە زۆر بە تەوەجوه پرسەکانی تر مەوزوعی شنگال و زومار یەکێک بوو لەوانەی کە ئیتر تەقیەوە بەینی یەکێتی و پارتی بەداخەوە لەوەی شنگال و لەوەی کۆبانی لە میدیای یەکێتی بەداخەوە مزایدێک ئەجگار گەورە دەبیررا کە ئێمە دوێنێ گوێمان لە وتەی بەڕێ ساڵح موسلیم کرد کە ئەوەی ڕاست کردەوە باشە یەکێتی مزایدە دەکات بەسەر بەداخەوە میدیای بەشێکی میدیای یەکێتی وەڵام دەبێت بۆ قسە من پێم وایە هەر ئەرکێکی نەتەوەی نیشتمانی کە یەکێتی پێی هەڵسەیە دەنگی بەرز کاتەوە گەر بە مزایدە لە قەڵەمدرێ شانازی پێوەکەین لەبەرەوە بەڕاستی ئەوە هیچ مزایدە نییە باشە شانازی بەوە دەکەن کە وتان شنگال فرۆشە نا هەرگیز
بەڵام جێگیری ئەنجومەنی ناوەندەکەی کە بەڕێز ئەندامیتە ئەمە جملەی ئەو ئەندامانی سەرکردایەتی دەڵێن شنگال بەڕوخسەت ئەڵێ شنگال ئێستا پارتی ڕووینایە لە شنگال سەربوورە من شتێک بڵێم شکستی پێشمەرگا لە شنگال لە کۆبانی لە خانەقین لە مەندەلی لە کەرکووکی هەموو کووردا لە بەرەو نابێت کەسمان شانازی بۆ نابێت کەسمان خۆشحالی خۆمان دەربڕین لە بەرەوەی لەسەر هێزێکی مەحسوبە بە خۆشحالی وەرگین لە بەرەوە بەڕاستیەوە کارێکی نامەسوولانەیە شکستی پێشمەرگە شکستی هەموو کووردا بەڵام ئەو کەم و کوڕیانی کە هەیە لە هێزی پێشمەرگا بووە لە کەم کوڕەکان لە بەرەکانی شار بە درەنگ بە دەمەوەچوونی کۆبانی بەڕاستی ئەو ئەرکێکی نەتەوەی نیشتیە مؤسساتمان هەیە هۆکارەکەی چییە پارتیە ڕێگرە نەخێر من باز لە مەسەلەی پارتیەکێتی بەرنامەی زۆر دیفاع لە پارتیەکەی لە چێ داکۆکی لە پارتی من بڵێم شنگال فرۆشرایە ئەمە ناڵێم بەڵام ئێوە کاک عەتابا من ئەو هێزەکەی ئامادە نەکرد بوو هێزێک پێشبینیەکانی ئەمان بە هەند وەرنەگرت بوو سەرۆکی هێرم فەرماندەیگشتی هێزی چەکدارە وەزیری پێشمەرگە لە لایەنێکی ترە ڕاستە جێگرێکی کاکۆسەتە بەڕاستی ئەو مەترسیانەکە ئێمە لەسەر داعشەمان بوو بەداخەوە ئیتیفاقی استراتیژی لەم مەوزوعەیە لەم ململانیە لەم بەرکەوتنیە لەم هاتنی داعشەیە هەز ناکەی کاڵ بۆەوە لە بینی یەکێتی و پارتیە هاتنی داعش نزیکی کردینەوە لێکە گینا بەڵێ زۆر دوورکەوتبووینەوە بەڵام لە ئێستاشە هەر دوورنیان نزیکن ڕاست دوور لە مجاملەی سیاسیکە بینە لە هەموو شارەزای کۆبنەوەی مەکتەبی سیاسی هەردوولا باش ئێستاکە دیزیک بوونەوەیکی ئەزگار باشەیە کە قرارە لیژنەیەش لە دوایەوە کۆبنەوەی دروست بکرێ بڕیاری ئەوە درراوە کە ئەمە دەبێتە ئینشەڵڵا لە ئایندە هەنگاوی چاکتر دەنرێت بەڵام کادرێکی یەشێتی دەڵێ پارتی هەمیشە وەکو برا بچووک سەیری حیزبەکانی ڕاست منیش تەئیدیەوە کە مەداخە عەقڵێتی لەناو برادرانی پارتیەیە ئەبێ ئەوان لەوە تێبگەن ئەو کادر و بەرپرسانی ناو پارتی ئەگەر بە مصطلحی دیوەخان و برا گەورە و برا بچووک تەعامل لەگەڵ هێزە کوردستانیەکانەکەن بەڕاستی ئیجازە بدەیت ئەوەی کە هەیە ئێمە هێزی حیزبی قاید و هێزی یەکەمەوانە بەسەر و دوو جەمسەری یەکێتی و پارتی بەسەر و ئێستا پێنج هێزی کوردستانی لە وڵاتان لە هەندێک بەرپرسیان هەندێک کەسیان بڵێ بەو شێوازە تەعاملی کردووە کە برا گەورە و برا بچووکەوە مصطلحێکە نە لە ڕووی ئیجتیماعی نە لە ڕووی سیاسی هەستەکەی وا تەعامل کراوە کە برا بچووک و برا گەورەیە بۆ هەندێکتان وا تەعاملتان کردووە لەگەڵ حیزبەکانی تر پێم وانە ئەمە واقعەیە نەگەبی ئەو هەلو مەرجە بخوێنیتەوە بە تایبەتی لە دوای نەوەتوەکەوە کە پارتیوێکی پێک و حکوومەت دروستەکەن زانی بە شەراکەت ئەم وڵاتیان بەڕێوە بردو لە نەوەتوەکەوە تاکو ئێستاش تا ئەم قۆناغە کاتێکە هاوبەشیەکەی لە بەڕێوەبردننی ئەم وڵاتە پێم وانە بچووک و گەورەی تابێ یعنی ئەوە تەوەجوهێک نییە کە پارتی ئیشی لەسەر کردو بێ خەڵکی پارتی بە ئیتیفاقی استراتیژی بۆ لە کۆتایی بەشەڕی ناوخۆی هێنا تا نووسەرێک نووسێت ئەمە بە مزایدە و بە فرۆشتنەوە بە خەڵک بەڵام ئەڵێ ئیتیفاقی استراتیژی زیانی بە یەکێتی گیان تۆ لا دوای زیانی بە یەکێتی بەڵام کورد قازانجی کورد ئێمە لەسەر یەکێتی زیانی بە یەکێتی گیان زیانەکان چی بوو زیانەکانەوە بوو ئێمە یەکێ لە هۆکارەکانی نشقاقی ناو یەکێتی نیشتمانی کوردستان بەداخەوە ئەوە هۆکارەکەی ئیتیفاقی استراتیژی وەڵام خاڵ بەخە وەڵامی ئەوەی بەرەوە ئەوە یەکێتی بۆ خۆی دەتوانێت ینی تەقیمی ئەوە بکە ئیتفاقی استراتیژی لە قازانجی یەکێتی بۆ لە قازان پێ دوای لە قازانجی پارتی بوو پێم وایە لە قازانجی کورد بوو بەزای پرۆسەکە وایە حزبەتی خۆ بۆچی دەکرێت تۆ ناکرێت زیانەکان زۆر چاکە زیانەکانی چی من ئەمە پێشەوەی باسی زیانەکانە بۆ کەم یەکس بڵێم بەداخەوە لە مێژووی وڵاتی ئێمە لە بزوتنە ڕزگاری خوازی نیشتمانی ئەو گەلە ئێمە تا ئێستاشی بەدەمەوە بە هیچ ئیتیفاقێک وەکو پێشتر باسم کرد لە نێوان هێزە کوردی کوردستانیەکانە کە بووە لەسەر ئیتفاقەکان خۆڕسک نەبوون لەسەر ئەساسی بەرژەوەندی نەتەوەی نیشتمانی نەبووە زیاتر بەرژەوەندی حیزبی لە نەزەر گیراوە و یان هەندێکی شەقی زەمانە پێکردوین جوود جەوقەت ئیتفاقی نۆزدە قوڵی تەرابلوس بەرەی کوردستانی بە ئیتفاقی استراتیژیشەوە بەداخەوە شەڕی براکەوە وڵاتەوە بوو پارتی ڤایرۆسێک کار کەسێ نزیکی بێتەوە تووشی دەرد و بەڵا بێ بۆیە لە هەڵبژاردنە بڕیاتانە بە لیستی جیا دابەزن وە لە لیستی جیا دابەزین سەرکەوتن تا بەدەستێنە وەکو خۆتان دەڵێن ئەم جملەیە ڕاستەواتە نزیکبوونەوە لە پارتی نزیکبوونەوەی لە ڤایرۆسێک بەداخەوە لای یەکێتی لای پارتیەکان لە هەردوو لا زۆر جار هەندێک وشە و مستەڵحی باشە کاگە نزیکبوونەوەی لە بەهەشت نزیکبوونەوە نییە لە بەهەشت بەڵام تۆ سەرکردەی مقەڕەرمانەکان من نابوتم بڵێ کاک مەسعود هەتا
نەخۆشکەوتی جەنابی مام جەلالیش هەمیشە ڕێگا پێدراو بووە سەرکردایەتی بەڵام ببوورە لە غیابی جەنابی مام جەلال پارتیەکە نانێڵا کاک مەسعود سەرۆکی ئەم هەرێمە بێ نانێڵا کاک مەسعود بەڕاستی بەچایە سەیرێ موهێزەکان کە لە جیاتی ئەوەی کە ئەو خەمی تەباوی یەکڕێزی ماڵی کوردی بێ ئاهاتن ئەندامێکی سەرکردایەتی ئێمە و کەسێک لەم لا بەزیوە لەو لە هەڵدێ مەکتەبی سیاسی پارتی ئەچون پێشوازیان لەو زۆرە خەڵکە کرد بەڕاستی ئەمە گلەیەکان لەوەیە ببوورە کاک مەسعود بێ بە سەرۆکی هەرێم وەکو سەرۆکی حیزب هەمیشە یانێ سەرۆکی پارتی بێ بە ئێستاش هەموو هێزەکانیان کاک مەسعود سەرۆکی هەرێمی کوردستان یانێ سەرۆکی هەرێمی کوردستان بەڵام پارتیەکان لێ ناگەڕێن پارتیەکان ئێوە هەری بنەوە بە سەرۆکاتی پارتی ئامانەیە بێ بە سەرۆکاتی هەرێم سەرۆکاتی هەرێم دامەزراوەیەکی نیشتیمانی ئەم وڵاتەیە کاک مەسعود سەرۆکی هەرێمە جێگیری کاک مەسعود بەڕێز کاک کۆسرەتە یعنی ئەمە وەک دامەزراوە تەماشای ئەو ناکەین ڕاستە قورسایی کاک مەسعود کارێزمای کاک مەسعود کاریگەری خۆی هەیە لەسەر پارتی و لەسەر حزبی تریش لە منطقەکەیش بەڵام ئەمە بە معنایە نییە ینی من ئەوە ڕەتەکەمەوە کە کاک مەسعود وەکو سەرۆکی هەرێم مامەلە هەڵسو کەوتی نەکردو وەکو سەرۆکی حزب کردوتی ئەمە ئێوە هەر لەم بەرنامە ئێوە بوو لە تەلەڤیزیۆنی ڕوودا و پەرلەمانتارێکی یەکگرتووی ئیسلامی ئەوەی پەرلەمانتارێکی یەکێتی ئەوەی پەرلەمانتاری کۆمەڵ ئەوەی وت و هەموو هێزە کوردستانیەکان بەداخۆ نیگەرانین لەوەی کە برادرانی پارتی و بیزات مەکتەبی سیاسیەکەیان لێ ناگەڕێن کاک مەسعود بەڕاستی ئەبوو ئیستیقالی بکرایە سەرۆکی ئەم هەرێمە بێ لێ نەگەڕان ئەو سەرۆکی ئەم هەرێمە بێ بەڕاستی وەکو چۆن جەنابی مامداد سکرتێرێکی نەبووە لە بەغا سەرۆکوماری عێراق بووە ئەوان یانەوێت کاک مەسعود تەنها سەرۆکی پارتی بێ لێ ناگەڕێن پێم وانییە کە کاک مەسعود بە 170 دەنگی خەڵکی کوردستان بووە بە سەرۆکی بەڵام سی حەوت تی ساڵی ڕابردوو بە دەنگێکی و پارتی مودەکەی ئەوە تێپەڕی لە سا هەفتا ئەوە ئێستا ئەوەی پارتیێکێتیش درێژکراوی ئەو شەرعێتەی نۆمانگی تریش بێ جاری درێژکراوی ئەو شەرعێتەیە کە لە خەڵکە وەریگردووە لە دەرەوەی ئەوە نەهاتەوە درێژەکەنەوە نۆمانگتر من پێم وایە گەر کاک مەسعود سەرۆکی ئەو هەرێمە بێ و باز لە سەرۆکاتی پارتی بێ هەموو هێزە کوردستانیەکان و یەکێتیەکانیش قبولیانە بۆ 4 ساڵی تریش نەک 2 ساڵی سەرۆکی نەبووە من ئەڵێم لە زۆر جمگە لە زۆر بوارە بەڕاستی بەداخەوە لێ نەگەڕاون کاک مەسعود بە ئەرکی سەرۆکاتی هەرێم کاک مەسعود لە گەورەتر لە پرۆسەکەی ڕواندووە نەک لە ئاستی سەرۆکی هەرێم کاک مەسعود هەوڵی داوە لە بەشەکانی تری کوردستانیش ڕۆڵی گەورەی زانی ئێمە پارتیە نەخێر وانە ئەوە ئێمە نین ئەوە ئێمە نین ئەوە بۆ کاک مەسعود دەستی شام کات چییە و چینیەوە جنابی سەرۆک خۆی بڕیاری ئەوەدا کرد چییە تموحی جنابی سەرۆک زۆر لەوە گەورەترە دەیەوێت لەم هەلوو مەرجە لە ڕابردووش ئەسڵان جنابی سەرۆکە ئەو پۆستەی وەرگرت یەکەم ئەوەلیەتی ئیشی ئەوە بوو کە کار لەسەر یەکڕێزینی و ماڵی کورد نەتان بینیوە ئەمەیان نەبینی من پێم سەیرەکە دەڵێ نەبینراوە من پێم سەیرە ینی بەڕاستی ئێستاکە کە ئەو نەتان بینیوە تا ئێستا من لەسەرەوەی بوو کاک مەسعود قبوڵی نەکردایە لە کاتی هەڵبژاردنەکانە ئەندامی سەرکردایەتی ئەم حیزبەیە ئەمە حیزبەکەی ئەو وەریگری ئەمە یەک و ئەبوو ڕێگای نەدایە بەڕاستی لە هەولێر لە دهۆک ئەگەر ئەو سەرۆکی هەرێم چ پەیوەندی بەوە هەیە کە ئەم وەربگیرێەوە نگیرێ بۆ یەکێتی بەڵام حیزبەکەی تۆ ئەندامی سەرکردایەتی ئەمە بە ئەبوو ڕێگای نەدایوانە یەک ئەندامی قیادی ئەندام مەڵبەندێ ئەندام لەقێکم پێ بڵێ کە یەکێتی وەریگرت بێ هەرگیز ئێمە من لە ئەنجومەنم داوامان لە مەکتەبی سیاسی کردووە ئیعادە نەزەر لەوە بکە کە خەڵک وەریان نەگرت لەو شاری ئێمە زۆر داوامان کردووە بەڕاستی مەکتەبی سیاسی خەڵکی پارتی وەرگێ نیان کردووەوان جگەلەوە ئەبوو کاک مەسعود قبوڵی نەکرا لە شارەکەی ئێمە نەمبیستووە من دوو ئەبوو کاک مەسعود قبوڵی نەکرا لە هەولێر و لە شاری گەورەی بەڕێوەبەرە پارتیانی کە لە دامودەجاکانن یان دەردەکرێ یان دەبێت بێبەیەکێتی باشیان کردووە تۆ لە هەولێر و دۆک ناڵی ئەمە تیاابێ بنی ببوورە بوو کاک مەسعود سەرۆکی حکومەت بووتە لە هەولێر ئەبوو لە هەولێر و دۆ کاک مەسعود قبوڵی نەکردایە کە حکومەتێک یەک جانبەت ڕابگەێنێ بەڕاستی یەک تەبایی و یەک ڕێزی نیشتمانی کوردستان هی خۆم بۆ خۆمی تۆیشە خۆم ئەمە بەڕاستی کەیل بالمیکالەینە ئەبوو کاک مەسعود لە مەکتەبی سیاسی پارتی قبوڵ نەکردایە کە بەو شێوازە ئیدارەی هەولێر پێک بێنن ئەوەش بۆ بە گرێکوێرەیە بۆ ئێمە کە تا ئیسە نەمانتوانین لە سلێمانی حکومەت پێک بێنین
ئەبوو بیوتایە هەرکە بە حەجمی خۆی بێنم حکومەتە خۆی مافی خۆمانە تۆ لە هەولێر پۆستێکی نایتە پرزگەیکی نایتێک بەڵام چۆن تۆ لە کەرکووک پۆستێ باتێ برای بەڕێزم ئەزانی لە هەولێر یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای ئەو ئیتفاقی استراتیجیە لە ئاستی باڵەش پۆستی چەند دوو دەور سەرۆکی حکومەت بووە ئێستاکەیش وەزیرەکان دەیان بەڕێوەری گشتی هەیە لە نێو حکومەت و دامەزراوەکان لە هەولێر پێم بەڵام دەیان بەڕێوەری گشتی هەیە لە نێو وەزیرت وەزیر لە حکومەتە بەڵام حکومەتە خۆیەکان هەواڵکارێت لە دێگەڵە تا زاخۆ یەک مدیری مەکتەبی یەکێتیم بۆ بێنە من ئەڵێم تۆ ڕاستەکەی لەبەرەوە بەڕاستی بەداخۆن ئەوە نییە بەداخۆ اتفاقەکە لەسەر ئەبوو لە کۆتایی 2007 بەپێی ئەم ئیتفاقی استراتیجیە کە هەردوو بەڕێز جەنابی کاک مەسعود و جەنابی مامجال ئیمزایان کردووە کە تا کۆتایی ساڵی 2007 هێزی پێشمەرگە لە مادەی سێهەم لە خاڵی سێ یەخستنی وەزارەتەکان و پێشمەرگە و دارایی و ناوخۆ دەستگاکانی ئاسایش پێش تا ساڵی 2007 بۆ ئەوەی یەک حکومەتی مانای خۆی بدات بە تەواوی نەمانتوانی بەشی خۆم بۆ خۆم بەشی تۆژە خۆم ئەمە منطق و سیاسەتی پارتی بووە ئیتر بۆچی ئێوە ئەڵێن التزام كان باتفاقيه كو داوا ليشتي كان بس تنها التزام كان باتفاقيه بلان باج وچاني شي كورد ولا ميو بسيارن برو برزان باج وچاني كورد ودين ولاتان دووبارە سڵاوتان لەبێ کاکاوێز بەر لە وچانەکە و پرسیارەم لە تۆ کرد سیاسەتی پارتی لە دوایەم ئیتیفاقیە ئیتیفاقی استراتیژی وەکو نمونە و سامپڵ وەرگین لە بینی دوو حیزبی سیاسیە ئەو منطقە بووە بەشی خۆم بۆ خۆم بەشی تۆژە خۆوانە بووە ئیتفاقی استراتیژی نێوان پارتی و یەکێتی بە ئارەزوومەندانە بووە یانێوە نەبووە لەژێر فشار ئەمە دروست کرابێ بۆ هەردوو هێزەکە کاتێکە بەڕێز مامجەلال نەخۆش نەکەوتبوو تا ئەو ساتە یەکێک لە ئینجازە گەورەکانی کورد کە بەڕێز مامجەلال پۆستی سەرۆکۆماری وەرگرت تۆ جارێ باسی دەستکەوتەکانی ئیتفاقی استراتیژی بکە کە کوردی یەکریز کرد هەموو ئەو مافانەی کە ئێمە لە دەستور چەسپێنراوە بە دەستمانێ ناوە ئەزانی ئەمانە پەیوەندی ئەوەی تر هەبووە بەڵێ ئیتفاقی استراتیژی بەشێکی جێبەجێ نەکراوە هەلومەرجێک بووە ئەوە کە کورتیە ڕخنەیە لە پارتی و یەکێتی بە ئەندازە یەک هیچ هێزێکی ئەزانی هۆکارەکەی ئەوەیە کە بەداخەوە ینی بەداخەوە نەتوانراوە بۆ نمونە تۆ نمونەیەکی دێنان تۆ کادرێکی پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستانی وە شانازی بەم تایتڵی خۆتەواکەی ئەمە مافی خۆتە بەڵام تۆ لە بەرنامەیەکی پێشووترە ئاماژەت بۆدا کە اتفاقی استراتیژی مەسە بۆ نمونە لە کەرکووک ڕێی پێنادرێت جێبەجێ بێ بە سەرکردەیەکی باڵای ئەو حیزبەوە ناپاکە ئیتر ئەمە لە سای ئەم اتفاقیه هەموو ئەم جوملانەتان بە یەکتری و تۆمەکە اتفاقی بووە ئەزانی اتفاقی استراتیژی زۆر گەورەترە لە کادرێک لە بەرپرسێکی حزبیتە ئەزانی لە چوارچێوەی بەرژەمەندی و باڵای خەڵکی هەرێمی کوردستان ئەو اتفاقی کراوە ئێستا کە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان اتفاقی استراتیژی لێ دەرکە دۆخێکی ئالۆز لە دەخڵقەیە کە هەموو نەیاران و معارضانی ئەو اتفاقیە بڵێن داوا لە سەرکردایەتی پارتی و یەکێتی دەکەن کە ڕێک بەڵام کاک عەتاسەراوی ئەم جوملەیە وت ئەڵێ اتفاقی استراتیژی بەڵێ قازاجی بۆ کوردە بووە وەکو کورد بەڵام زیانی بە یەکێتی گەیانوە نمونەش ئەو دابەزینی یەکلیستیەی کە لە هەڵبژاردن ئەگەر ئیستیفادە بووە بۆ حیزبەکەدان من پێم وایە اتفاقی استراتیژی ئەگەر لە ئاستێک لە شوێنێک زەرەری هەبوو بێ بۆ هێزێک دەشێ بەڵام بە شێوەی گشتی ئیتفاقی استراتیژی ئەمە خزمەتەی بە کورد گەیانوە ئەی بۆ لە کەرکووک بە یەکلیست بەداخەوە ئێمە ئەزانی سێریکە هەوێنی ئیتفاقی استراتیژی ئەزانی کەرکووک بوو بە هەوێنی ئیتفاقی استراتیژی کەرکووک و ناوچە هاوشێوەکانی وایان لە پارتی و یەکێتی کرد کە ڕێک بکەون چونکە مەترسی گەورە لەسەر ئەو ناوچانە هەبوو بۆ ئیدارەدانی هەرێمی کوردستانیش بەداخەوە ئەزانی جاوەر ئەو مێژۆ وەرگرە ئێمە لە 2003ەوە تا 2011 لە کەرکووک پارتی و یەکێتی لە ئاسی بەرپرسیارەتیدا بوونە بۆ بەڕێوەبردنی ئەو جوملەیە وەرگرا ئێستا پارتی و یەکێتی لە ئاسی بەرپرسیاتیان لە شاری شۆک و کەرکووک
من بەداخەوە ئەو بەرپرسیارەتەیە کەوێتە سەر یەکێتی نیشتیمانی کوردستان کە نیگەرانی و گوێی لە نیگەرانی و ناڕزایی بەڵێ بەڵام کە عەتاسەرای ئەڵێ دەستمان خۆش بێ ئەڵێ ئێوە یەک پۆست نایەن بە زانی جارێک کەرکووک ناکرێتی کەرکووک و ناوچە هاوشێوەکانی بەراورد پێی بە هەولێر و سلەیمانی بەداخەوە ینی ئەمە تێڕوانی ئەمە تێڕوانینێکی زۆر هەڵەیە زانی لە کەرکووک لە کەرکووک چی مسڵی جوابێ لە کەرکووک ئێمە لای تۆ یعنی چی مسڵی جوابێ زیندەیانی کە کارێزێتی بەڵێ ئێمە لە مووسڵەمانە ئەوان بە هیچ زۆرێ لە مووسڵ ڕێگان نەداوە هیچ پۆستێکی ئەو بەڵام ئەو لە بەرنامەیەکی ترا بە سەرکردەیەکی و ناپاکە من پێم وانە کە بێتەوە ئاستەی بەڕاستی قسەی وا بکات ئەمە جوملەی ئەو بوو بە دەسوخەتی خۆشی ئاوان و سوێتی من ئەمەوێت دووباری کاتەوە قسە بەڕاستیەوە وشەیەکی نەشیاوە ینی ناکرێتەوە وشەی ناپاک و دەیتە پاڵسەرکردایەتی ئەم حیزبووە حیزبووانە ئەکرێ بڵێ کەموکڕیە ئەکرێ بڵێ هاوسەنگی ناپارێزێ ئەکرێ بڵێ ئەکرێ ئەو جوملەیە ئەو جوملەیە ناکرێەوە نازانم ئەو جوملەیە چۆن ئێستاکە کاتی ئەزایی بۆچی چووکە لە قۆناغێک بەڕاستی دڵی ئەمە لە سایتی فاقیە بوو دڵی یەکێتیەکانی شکاکە ئەوە کادرێکی پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرنامەی جەنابەت تەبا و ناتەبا پێکەوە ئەو داکوکی لەو برادەرا کرد ئێستاکە من شعرێکی خۆ ئەو برادەرە ئەخوێنمە لە بەرنامە بۆی وەڵامی ئەو قسە بدەمەوە ئەزانی یەک جوملەیەکی بۆ خێرمەوە ئەڵێ هەڵە بووین زۆریش هەڵە بووین کاتێک گەورەترین ئاهەنگمان بۆ جێڕا هەڵە بووین زۆریش هەڵە بووین مانگێکی ڕەبەق لە شایلۆغانی جناب تا هەڵپەڕین بەڵێن بن کە مردی بە خاکت نەسپێرین بوو ئەوەی لاشەکەت یاخوا دروست نەکردووە بڵاو کردووە تۆ قوربان کێ ئەو هەواڵە برادێک بوو لە شوێنی تۆ دانیشتبوو هەڵە بووین زۆریش هەڵە بووین کاتێک بە ئارەزووی خۆت لە بازاری هیچی سیاسەتدا ئیرادەمانت فرۆش من نامەوێ بەڕاستی تۆ بێتە سەرینی دکتۆر نەجبەدین کادرێکی کێتی کادر ئەگەر کادرەیەکێتی بێ لە ئۆرگانەکەی خۆی ڕەخنە لە مەسوولەکەی خۆیەگرێ شعر و شانامەی پیان ناڵێ لەبەرەوە بەڕاستیەوە من هەر کەسێکە بەڕاستی ئەبوو لە ئۆرگانەکەی خۆی گلەی و گازندەی خۆی دکتۆر نەجمەدین ئێمە بانگێشتی ئەنجومەنمان ئێمە بانگێشتی ئەنجومەنمان کرد ڕەخنەمان لە با ئەوەی کەرکووک مۆزوعەکەی من نەچێت سەر کەرکووک ئێمە ئەوەی کە هەیە بەداخەوە ئەم اتفاقی استراتیجیە من سێش دووبارەیەکەمەوە هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان لەبەرەوەی هێزێک بووە خۆی نیمچەبەرە بووە باوەڕی بە فرە جەمسەری و فرەهێزی هەبووە لە ناوخۆی وای کردووە باوەڕی بەوە هەبووە کە ئەبێ لە وڵاتە هەموو هێزەکانمان پێکەوە چیمان پێکرێ بۆم ئێستا نەتەوەکەی مەترسێکی گەورەی لەسەرا ئەوە لە چوار دەورمان لە ڕۆژ ئاواگەلەوە بەڵام ئەبێ ئێمە وازە و عقلێتێ بێنی پارتی لە سلێمانی مواتنی دەرەجە 5 بێ و یەکێتی لە دووهۆک مواتنی دەرەجە 6 بەڵام یەکێک لە ئەندامانی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە سای ئیتیفاقی استراتیژیتان ئەو قسەی وت ئەڵێ چەند ساڵە پارتی هەست بە غوب نەکات لەم شارەدا وەکو هاوڵاتی معاملەی لەگەڵا کراوە دەرەجە 5 نەکردو ئەو ڕاستەکە ئەوە لە سای ئیتیفاقیە دەرەجە 5 ئەمە خۆتە من بە واضحی لێم لەبەرەوە ئەگەر ئێمە تەبایی و یەک ڕێزی و برایەتی میلەتەمان لا گرنگە پۆستە حیزبیەکانی خۆمان فەزڵی حیزبەکانمان نادین بەسەر میلەتەکەمانە بەداخەوە زۆر بەداخەوە ئێمە بەپێی دەنگەکان مەسەلەن ئەگەر پارتی لە سلێمانی کە لیستی پێنجەمی براوەی ئەنجومەنی پارێزگایە بەداخەوە لە دیدی خەڵکەوە بە حیزبی بە مواتنی دەرەجە 5 ژەمە لە هەولێر بەڵام ئەڵێ یەکێتەکان کاکاوێ زەڵێ هەواڵکاوێ زەڵێ ئەڵێ یەکێتی لە هەولێر پۆستی پێدراوە وەزیری حکومەت ئەمە حکومەتێکی بنکە فراوان بۆ یەکێتی خۆی داوای کردووە کە حکومەتە یەک ڕێزی نیشتمانی پارێزێ لەبەرەوە وەزیر ناکاتە ئەوەی کە دەستکەوتەکانی بەڵام ئەوەی هەیە ببوورە ئەوەی کە هەیە بەڕاستی ئێمە ئەوەی کەمانەیە ئەبێ ئێمە لە ئەنجومەنی پارێزگاکان کاک ئەتا یەک پرسیار خۆ هەر لە ناو سەرکردایەتی و لە ناو ڕیزەکانی ئێوە بوون تۆ ڕەنگە بڵێ ئەم کەسە وای نەوتووە ئەنواع جوملە وترا لەم فترەیە ئەی باشە ئێستا ئەم جوملانە ئەم جوملانی کە وترا لەسەر شەنگا لەسەر زووما لەسەر جەلەولا حتا باز لەوە کرا ئێمە ئەمە سەرکردایەتیکی پارتی دەڵێ یەکێتی چونکە فرە ماڵ و فرە مینبەرە فرە جەمسەرە مزایدە چی تیا زۆرە ئەمە قسەی سەرکردایەتیکی پارتیە لە ڕێزم بۆ ئەو بەڕێزە بەڵام هەرگیز یەکێتی نیشتمانی کوردستان لە ئەرکەنێتەوەی نیشتمان بەڵام ئەوە یەک ڕێزی کوردستان تعبیر لە یەک ڕێزی یەکێتی ناچێتی ئێوە یەک ڕیز نین خاوەنی یەک
بڕیاردەر نین ئەوە ئێمە لە هەموو مەسەلە نەتەوەی نیشتمانیەکانە یەکدەنگین یەکدەنگ دەبوون یەکدەنگین ببوورە لە ئاستی عێراق باشترین ئەگەر نمونە وەکو بەرجەسێ بکەینە ڕوو بربژێرەکان بۆ سەرۆک کۆماری عێراق مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بڕیاری ئاسایی لە دەرەوەی ئەمە پەیوەندی زانی جارێ یەکێتی نیشتیمانی کوردستان سێ کاندیدی هەبوو بۆ پۆستی سەرۆک کۆماری دوانی ئەوە یەکێکی هین دواری هین مەکتەبی سیاسی بوو یەکێکی لە دەرەوەی مەکتەبی سیاسی مەلا بەختیار بەڕێز مەلا بەختیار لە شاشەکانی تەلەڤیزیۆنەوەتی و تعبیر لە سیاسەتی یەکێتی و نوێنەرایەتی داوای لە مەکتەبی سیاسی کردو ئێمە بانگمان هات نووسراوەکەی وتی من تەنها کەسم بەڕەسمی داوام کردووە منیش بەڕێز مەلا بەختیار لە شاشەکانی تەلەڤیزیۆن نەتیجە پاشەکشەی کرد لنتيجة بداخل يعني زي كاغا زي من نيران بو ناكوكاي كلا ناويشتي هي تو هو نضيف جايتو بلام يشتي نيران بلوي كالوستين برامبر بكوباني يكالوس بين برامبر با اوز اي تا اما يشتي ام دوخيها بامانات واني لسر زور بابا ويمين اذا كان الرجلات يعني ناو بجياني انا كن كلا قال سروكات يرم ولا قال اذا كان تريبوسان مشغولية وياك بو هي زكاني تريش أما زي يعني إيه أبون ريكتان هميشه إما وسيتك خير من لنيوان بكاكو يا بكاكو بجاكو هي زكاني تلقى البارتي ديمقراطي كردستان ودرنجامش وياك بالرئيس كاك مسعود بزاني دور رجع مشغولية هي زي كردستان إما هي زي كنا وبجوان وبأتي خمان الطاوين هاتين بجماعة متواد دبي ولا قال هي زكاني دسخوشي لهر هولكي لو تشناكم أجر يكتير اجتماعيا هرزي كتير بيلسابه بلام يعني بارتي وخوي بروجمو بتايبتي لبرسي رجعوي كردستان لكوبانيا ل 2012 ولا سر خدوه بلام اول ديوانك كيو خندقت عندي بداخوا ازاني بمزايده شد جرانك بداخوا ام سياستي اعلامي مزايديه زور خطره خرافه من براشكاوي بشكي ميدياي كيتي كالجير توجمو كاريغري جمسري كيتيا واني بالخنا كري اما برات الدمان داخل دم رحنا بقرا براي زاني تو سريكا تو بيري لم شاري سليمانيه ازاني خو بشانداني كي كدو يجي دين اجتماعي كردستان اگه باسي برسي قوميه كي تو بالاي سوز قلبونا بونا بابا على يزر اگه برسي اگر ازاني كاكي من لجنابته برسم من لجنابته برسم من تيبغينو بينريش تيبغينو بروجي يشتي اجتماعي كردستان بو روجاوي كردستان چي بو اما بروجي يكيتي اجتماعي كردستان لسي سالي رابردو هميشه سەرکردایەتی هێزە ڕۆکانی ڕۆژئاوامان میوانداری کردووە قسەمان لەگەڵ کردوون داوامان لێ کردوون لەگەڵ هێزەکانی تری ڕۆژئاوا پێک بێن ئەمان چیان کردووە ببوورە پێک بێن و وەفتمان لە ڕێگای وەفتمان لە ڕێگای هێزەکە لە ڕێگای هێزە کوردستانیەکانی باکوور بووە لە قەندیل بووە لە کۆبانی بووە كاتان ليكن يقريز من تبابن اوان ان شاء الله ما جومان كردو اخر اول ايوه تي تانكرو لبرو بروجا من باسي بروجاكم باسي بروجاكم بداخل وزاني كاكي اتازاني امام بين وكو بارتينيل وكو هر حاول اجتماعيه كله مزاني حزب مزايديك اجگار گورو اكريبا ببرسي روجاوي كردستانوا للاني كتير اجتماعي كردستان وكأما زور بس دفاع كردن انت هو مساعده خير دفاع كردن ازاي سيريكا يكريزي ودفاع كردن بكردار بقسنيه بهاتو هاواري سر شاشكاني تلفزيوني ناكر بكردار شي مان لدساتو كردو مان كاكا خوچك تو روجاوا بو جزيره بارنيراو لگيفاني بارتي ديمقراطي كردستان بو حكومت يرمي كردستان بو او كان كردواني جيغرا كردوان كوايتو او ما ودرو دريجه شرب بارتي دفروشي دو مزايدا كي بو خلق كبارتي هيچي نكردو استرو شيرمي چي نكردو
ئێمە ئەڵێن ئەرکی زیاتریە ئەوە میدیاکانی یەکێتی هەرێم بە کۆسرەتی شو ئەرکی زیاتریانە شەرمە بۆ ئێمە ئەوان سی تیرۆریستیان بە دیل گرتوڵێن فەرم و سەرۆکاتێرن بیگۆڕنەوە بە ژنێ زیدیەکانتان بە پێشمەرگەکانتان ئێمە دوای مانگە بەڕاستی تازەوە تازە پەرلەمان بڵێ وەڵای ئەمە و کانتۆنانە تەعاملی ڕسمیان لەگەڵاکەین یعنی ئەرکی ئێمە بوو بەڕاستی ئەم مؤسساتان ئێمە لە حکومەت ئەو تعامل ڕسمیش ئەزانی ئەوە بەشێکە لەو مزایدە من پێم سەیرە تۆ چی تعامل بەیانیزانی تۆ لە هەرێمێکی لە چوارچەوەی قوارەیەکی ڕسمی معاملەتان لەگەڵ تورکیا بووە هۆی ڕەخنەی یەشێتیش بەداخەوە ینی زانی ئەم سەریکە ئەوەی کە کراوە لەگەڵ تورکیا حکوومەتی هەرێمی کوردستان کردوی دامەزراوە فەرمیەکانی ئەم وڵاتە کردوێتی کە ئەزانی بەداخەوە ئەگەر ئجازە بدە ئەگەر سەرۆکی حکوومەت پارتی بێت جێگرەکەی چێت یا ئەگەر بە پێچەوانیش بووە ئەو عیلاقاتە لە ئاستی دامەزراوە فەرمیەکان منەوە پارتی دیموکراتی کوردستان نەچووە بە شێوەی حزب لەگەڵ دەوڵەتی تورکیا ڕێککرد پێم سەیرە پێم سەیرە بەم جۆرە تۆ بیت دەزانی هەرچی ئەم کە دوایشێتی مزایدە دەکا پێم وایە بڵێ لە چ بوارێکە کامە مزایدە نازانم تو هەرڵی مزایدە بوون ئەوە کوردی وڵاتی ئێمە لە ئیلامەوە هەتا کۆچێتە ئەرز ڕۆم بڕژێتە سەر جادە داوای ئەوە بکا کە ئێمە فریای براکانمان کەوین لە ڕۆژئاوا چیمان پێکرێ بۆیان بکەین لە ڕووی سیاسی دیبلۆماسی سەربازی یعنی میلەتی من براوشی من و تۆ هاوایەکی زۆر بەڵام ئەو کاتە قوربانیەکانی ئەوەی کە لە کۆواری ڕووی داوە ئەو ئێش و ئازارەی کە هەیە بڵێ خەتا لە پارتی دیموکراتی کوردستانە لە سەرۆکی هەرێمە میدیاکانی ئێوە وای وتووە لە سای ئیتیفاقی لە سای ئیتیفاقی استراتیژی مەلەفێک هەیە ئەوەندە مناقەشە و قسەتان لەسەر کردووە کە مەلەفی نەوتە ئەمە ئیتیفاقی استراتیژیەکەی ئەمە ڕێککەوتنەکەی نێوان خۆتانە یەکێتی بە شێوەیە لە شێوەکان دەڵێ پارتی ئاگاداری هەمووی مەلەفی نەوتە و بەشی شارێتەوە لە یەشێتی و هاوپەیمانەکەی شاردنەوەیانە مەلەفی نەوت ئەگەر بۆ ئەگەر بۆ ئێمە ئێستا کە ناکۆچەکە چییە لەسەرەوەی بەشی ئێوە کەمترە چییە من بەلام وەسەیرە ئەگەر مەلەفی نەوت بۆ ئێمە ئەزانی ڕۆن نەبێ بۆ بەڕێز کاک ئیماد ئەحمەد ڕۆن بووە کە جێگیری سەرۆکی حکوومەت بووە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی بووە بۆ بەڕێز باستاڵەبانی ڕۆن بووە ئێستا بۆ بەڕێز کاک قوبات تاڵەبانی ڕۆن پێم سەیرە ئەزانی ئەمەیە ئەمە ئینسان تووشی سەر سوورمانەکە ئەزانی من بۆیە ئەگەڕێمەوە سەر ئەوە ئەزانی یەکریزی کوردستانی تعبیرە لا یەکریزی یەکێتی ناوێکێتی تا یەکێتی چکە ئەو جەمسەرانە هەریکی بە ئاڕاستێ بەڕێزی ماد ئەحمەد دەڵێ ئێمە ئاگاداری ورد و درشتی مەلەفی نەوتین ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی مەی بەرەوەی کە عیماد وایوت بەڕاستی ئەوە ئێمە باز لە کەیسێکەکەین لە عیماد گەورەترە لە ئەم سەرکردایەتی پارتی و یەکێتی گەورەترە ئەمان بەڕێوەی باسی کەیسی نەتەوەیەکەکەین من جارێکتر ئەوە لێمەوە بۆ دۆستەکانمان بۆ ناحەزوونە لە سای ئیتیفاقی استراتیژیمانی کوردستان بە یەک ڕێزی بە تەبایی بەهێزی ئەمێنێتەوە زۆر لەوە دڵنیا بە و جارێکتریشێ لێم دەرگای دانەخراوە یەکێتی بەڵام هاوپەیمانەکەتان کادرێکی پارتیە لایوانیە ئەم حیزب لا دوای ئەم حیزب هەرێم لە سەرۆکایەتی حکومات لە مەلەفی نەو لە سای ئیتیفاقی استراتیژی ئەوەنە مناقەشەتان لەسەر کرد ئەوەنە باسیەوەتان کرد ئەوەنە قسەتان کرد لە نێوان دوو کەوانەدا ئەوەنە قسەتان کرد لە ڕایجیازمانە بۆ لەوەی بەڵام پارتیەڵی یەکێتی ئاگاداری ورد و درشت مەلەفی نەوت بووە بەڵێ وایە بەڵام کێشەکە لەسەرەوە بووە مەلەفی نەوت کاوێزڵێ لەمەشا مزایدەتان کردووە مزایدە نییە ئێمە تێڕوانینمان وا بووە کە زۆر زوو ئێمە نەوتی خۆمان دەربێنین بیفرۆشین و ئەوەی کە ئێستا ئەم نەوتە داهاتی ئەم وڵاتە دابین ناکە دەرکەوت بە تەجروبە و بوجەی عێراقی ئێمە لێگەڕین بەم بوجە لە سای ئیتیفاقی استراتیژیا وەکو سەمپڵ دوو نمونەی دوو حیزب وەرگرین ئێوە هەموو شتێکتان بەشکرد لە نێوان خۆتانە مەسەرەن تەنانەت پرزگەکانیشتان بەشکرد پرزگەی فلان وەزارەت بۆ ئێوە بوو پرزگەی فلان وەزارەت بۆ یەکێتی بوو لە سای ئەم ئیتیفاقیە هەست بە یەکدەنگی ناکەین تۆڵی حیزبەکەی بەرامبەرمان مزایدەکە بە سەرمانەوە بۆ ڕەخنەگرتن ناوەنی مزایدە بۆ دیفاعکردن لەنتەوە ناوەنی مزایدە بۆ چوون بەهانای کۆبانیەوە ناوەنی مزایدە بۆ سووتانی ئاڵای تورکیا ناوەنی مزایدە ئەی چی سیاسەتە ئەی چی دروست و ڕاستە لەم کاتەیە لەم کاتەیە یەکریزی بۆ خەڵکی کوردستان دروستە دەزانین دوور لە هاژوو دوور لە هاژوژی ئەلامی و مزایدەی سیاسی
نا بەداخەوە زانی ئەوە زۆر بە شێوەیەکی زاق کە لە میدیاکانی یەکێتی و ئەگەر مرۆڤ تەماشا بکات دەبینێ کە هەست بەوە دەکات هەر زانی ئەو خەتا خستنە پاڵی پارتی لەسەر پرسی ڕۆژاوای کوردستان دوێنێ بە یەک دێڕێکی بەڕێ ساڵح موسلیم هەموو ئەو مزایدەی هێنا کوتایی پێ ئەوەی کە پارتی بدەم خەڵکی ڕۆژاوا و ناچێت پارتی بووە بە گرفت پارتی چیەکە ئەمانە ڕۆژانە لە میدیای یەکێتی نیشتیمانی ئەم ئیتیفاقیە قوربان ئەم ئیتیفاقیە ئەجا من پێتم وت لە سێبەری ئەم ئیتیفاقیە قسانەوت من پێتم وت من کەوتم یەکریزی کوردستانی تعبیرە لە یەکریزی یەکێتی ناوێشێتی پەیوەندی بە چیەوە بە نەخۆشکردنی بەڕێز مام جەلال ئێستاکە ئەزانی من وەکو چاودێرێک هەست بەوە دەکەم نمونە توانیوێتی یەکێتی و پارتی لەژێر ئەم کەپرایدانە ئەمە کەپریە کە توانیوێتی کۆی کاتەوە بەڵێ ئەو ئیتیفاقی استراتیژیە توانی ئەو کەپرا بۆ هەموو کورد لایە ئێستا کە لە دوای نەخۆشکەوتنی بەڕێز مام جەلال جەمسەری یەکێتی وایندێک گەزلابە بەشێکی ئیتیفاقیەکە زۆر باش بوو بەڵام لەگەڵ نەخۆشکەوتنی مام جەلالدا فرە جەمسەرەکان زەق بوونەوە نەخۆشکەوتنی بەڕێز مام جەلالیشەوە بەڕێز کاک مەسعود بوو سەرپەرستی کۆبنەوەکانی مەکتەبی سیاسی ئێمەیە کرد تا هەڵبژاردنەکان دەستی پێ نەکرد بەڵام کاتێک کە گەیشتن هەڵبژاردن کە لیستی جامان هەبوو بەداخەوە بەڕاستی پارتیەکان نانیێڵە کاک مەسعود وەک جاران سەرپەرستی کۆبنەوەکانی هەردوو مەکتەبی سیاسی بکە ئەو تەبای برایەتیە پارێزێ وەکو باسم کەوتنە وەرگرتنی خەڵکی ئێمە ئەمە یەکڕیزی پەیوەندی بە یەکڕیزی ناوێکێتیەوە هەیە ئێستا چوار حیزبەیە لە کوردستان کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی پارتی دیموکراسی یەک مەرکەزیان هەیە کە بڕیاردەرە ئەمە جوملەی تۆ پارتی ڕای جیاوازە بەڵام لە دەرەنجامی ڕای جیاواز یەک بڕیاردەرە چی هەموو لێ بۆ یەک حاڵەت یەک بڕیار ئەوەی پەیوەندی بە هاوپەیمانیمە لەگەڵ پارتی بوو بێ لەگەڵ گۆڕان بوو بێ لەگەڵ هێزە کوردستان بۆ جۆراڵی دەیان نمونە هەیە ئەخر دوو نمونە ئێمە لەگەڵ پارتی ئەوەی پەیوەندی بە کەیسی من چەند نمونەیەکتە دەمێ من چەند نمونەیەکتە دەمێ زانی لە شارێکی وەکو کەرکووک هێنانی سوپای میلیشایی بۆ کەرکووک ئەمە لە دەرەوەی ئەوی جماعە کوردیە بووە ئەوە سوپایەکی عێراقی مەجلیسی عەلایەوە ئەوە لەشکری فەیلقی بەدرە ئەوە کەسێکی بڕیار بەدەستە لە عێراقا ئەوەیە مەترسی ئەزانی ئەوە مەترسیە ئەزای ئەوە لە دەرەوەی ئیجماعی ئەحزابەکانە تاکڕەوانە بڕیاردان لەسەر پرسێکی گرنگ لەو ناوچەیە من ئەوە ئێستا ئەوە لە تۆ پرسم هەموو کرد دژی بە هەرێمکردنی کەرکووک بووە ئەندامێکی مەکتەبی سیاسی ئێوە دەیان لە کەناڵەکان دەیان بکە ئەگەر ئەو بەڵگانە ئەگەر من خاوەنی ئەو قسەیەم ئەگەر وانە ئامادە مەزانی پارتی و یەکێتی دادگاکانی ئەم وڵاتە گەورەتری سزان بدەن دەیان بەڵگەم خستووەتە ڕوو کە ئەندامێکی مەکتەبی سیاسی ئێوە لە کەرکووک تەبەنی پرۆژەی بە هەرێمکردنی پەیوەندی بە ئیتفاقی استراتیژی ئەگەر هەواڵێ ڕای وابێ ئەو پارێزگا بێتەرێم ئەمە ناکاتە ڕای هەموو یەکێتی کەواتە منیشەوە دەڵێم خۆ منی ئەو جیاوازی کۆچەکانی ناوێکێتی کێشەکەمان زین لە چێ من و تۆ یا پارتی یەکێتی کێشەکەمان لەوەیە زۆر بەداخەوە لەگەڵ داوای لێبوردنم ئێوە ئەتانوێ ئەگەر لەسەرەوە سکرتێری یاسەرۆک چیوت وەکو قاز تا خوارە هەمومان ئەوە بەدوای ئەوە بڵێنەوە لا یەکێتی ئەوە نییە بە حزوری مام جەلالیش ئەوە نەبوو لا ئێمە قاز نییە ببوورە من بۆ خۆمێکێکم لەو پیاوانەی لە ساڵی 2009 لە گۆڤاری جیهان لە ژمارە 20 لەسەر ئیتفاقی استراتیژی قسەی تۆن زۆر توندم کرد جەنابی مام جەلال سژنی کردم بەیانی لە زۆر باشە زۆر چاکە بەڵام یەک کەستان سزادا بێ ئێوە لەسەر ئەوەی کە هاتووە بەڕاستی ئەوە جملەی عەتا سەراوی کادری پێشکەوتوو یەکێتی وەڵامت هەبێ کەستان سزا نەداوە ڕێزم بۆ جملەی بەڕێز کاک عەتا هەیە مەسەلا لە قاز و مراوی نییە تەمان ئەگەر کاک عەتا لەسەر دەربڕینی ڕەیەکی زیندانی کرابێ من بۆ خۆم ئیتفاقی استراتیژی من دەیانجا ڕوانگەی خۆم کە خستووەتە ڕوو هیچ کاتێ لەگەڵ سیاسەتی پارتی نەگونجاوە جملە لا دوایە ئیتفاقی استراتیژی نێوان یەکێتی و پارتی نمونەیەکی باشە سوودی لێوەرگیرێ بۆ حیزبەکانی تر یاخود نمونەیەکی خراپە بەڕاستی جواب بەرەوە من پێم وایە ئیتفاقی استراتیژی لەم قۆناغا ئەو زۆر زەرورە زۆر گرنگە گرنگە ئەزانی ئەم ئیتفاقە هەموار بکرێتەوە هێز و لایەنە سیاسیەکانی تری کاریگەر لەسەر گۆڕەپانی سیاسی کوردستان
بەڵام ڕێگەیە دەڵێن پارتی یەکێتی نایەوێ پارتی دۆستایەتی و ئیتیفاقی لەگەڵ حیزبەکانی تیا بکە وانە بەداخەوە بەداخەوە بەڵێ بەڵێ نیگەرانی یەکێتیبوونەوەی پارتی و بزنەوەی گۆڕانەوەیە دەرکەوت دەربڕی زۆر باشڵێ خۆت لا دوای ئەم ئیتیفاقی ئەتوانێت سوود بگەێنێ لەم کاتێ یاخو پێویستە هەڵوەشێتەوە ئیتیفاقێکی نوێ پێویستەکە ئیتیفاقی استراتیژی لە قۆناغێکی حساسا بوو باش بوو میلەتەکەمان قازانی نمونەیەکی باشە بۆ پەیوەندی نێوان دوو حیزب دەکرێ ئەم ئیتیفاقیە تەفعیل بکرێ باش بکرێ بەڵام بکرێ بە میساقێکی شەرع نیشتمانی لە پەرلەمانی کوردستان هەموو هێزە کوردستانەکە بیزاد ئەو پێنج گۆڕان نزیک بوونەتەوە هەرگیزەوە یەکێتی بوو داوای یەک ڕێزی نیشتمانی کرد برادرانی پارتی ئامادە بوون لەگەڵ ئێمە 50 حکومەت پێک بێن ئێمە پێمان باش حکومەت ڕێزی نیشتمانی لەبەرەوە بەڕاستی ئێمە لەگەڵ پێم وایە ئەمەش دەچێتە چوارچیەوەی بەڕاستی بەداخەوە پارتی لەم حکومەتە و لەوەی عێراقیش تەنازولاتی ئەجگار گەورەی کرد لە پۆستەکانی خۆی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێناو پاراستنی یەکڕێزی کوردستانی ئێمە لە پێناوی یەکڕێزی لەبەرەوەی فراغی سیاسی لە وڵاتە دروست هاتین سەرۆکاتی هەرێمان تازە کردەوە و ئێسەش ئامادەین لە پێناوی بەرژەوەندی نیشتمانی هەر پۆستی هی یەکێتیە لە حکومەتی هەرێمی کوردستان یان لە بەغا بارهێزێکە درێ لە پارێزگاری سلەیمانی کە حەقی گۆڕانە بیدەنە گۆڕ فەرموو جەناب وەرە وەزیری سامانە سروشتیەکان بدە بە گۆڕان بەسەر چاو تۆ ئەوە دەڵێت پارێزگاری سلەیمانی ئێوە ئامادەین قایمقامێ بدەن بە هیچ زۆر سپاسانەکەین تاکردنەوەی تەوەرە گەرمەکان ڕێزمان قوڵ فەرموون